بەیانی دووەم ڕۆژی پاییز هەور و باران و تریشقا ئاسمانی بە تەواوی داپۆشی. شوانێک گەیەنرایە نەخۆشخانەی ئازادی فێرکاری لە کەرکووک کە لە کاتی لەوەڕاندنی ئەژەڵدا لە گوندی باوەی ناحیەی لەیلان هەورە تریشقە لەیداوە و بەهۆیەوە بەشێک لە گیانی سوتا. لای باوە سعاتەش وەڵا نەگرمەوە ڕۆ ببینە باران بیدای لێمان بیلامان لەبان کەربیم دای لەمان. پزیشکەکان هەرزوو چارەسەری پێویستیان بۆ کرد. خۆشبەختانە تەندروستی قوربانەکەی یەکەم هەورە تریشقەی پاییز ڕوو لە باشی بوو. تریشقە لەیداوە نەخۆشەکەمان استیلام کرد، فەحسیمان کرد کامل، تەحالیلمان بۆی کرد و حالیان ماوەتەوە لە تەواڕی خەستەخانەی ئازادی لە ژێر چاودێری وەزعی باشە، ئەمێنێتەوە لەلامان ئێمڕۆ کاملەتەن هەتاکو زەینەگەر هیچ شتێک ڕوویدا ئێمە لێرین. جگە لە کەرکووک ژن و پیاوێک لە دوو خێزانی جیاواز لە ناحی عالەمی سەر بە پارێزگای سەلاحەدین بەر هەورە تریشقە کەوتن. لە ئەنجامدا هەردووکیان گیانیان لەدەستدا. یەکەم باران و هەورە تریشقەی ئەم ساڵ لە دووەم ڕۆژی پاییزدا بێزیان نەبوو. لە کەرکووک برینداربوونی شوانێک و لە ناوچەکانی دیکەش قوربانی دیکەی لێکەوتەوە. کارۆل محەممەد کورساد نیوز کەرکووک.